ئەوە بە 139 لێرە وەردەگرین ئەمەی ئەوەش بە 142 وەردەگرین 3000 دیناری فەرقا دولارت پێ بە 135 لێت وەرەگیری بە 138 لێت وەرەگیری 117 دلاری بفرۆشی 32 سپید لێ وەرەگرین 68 شین تبي الا حكومه دينا يستقل باقي اهل كم ئەو کێشەیە لە ئێران سەری هەردا لە بەغدا و فلیمە یەکەم جار دروست بوو وەرەقەی یەکجار سپی لە جنوب و لە سلێمانی و لە هەموو شوێنێک ڕووی لە هەولێر دەکاتن. ئێستا کەش لێرەش لە باخەکان ئەوەی وەرناگرن هەر مشاکلێک لەو دنیا ڕوودەدا دەستی ئێرای تێدا. مامەڵەکردن بە دۆلاری سپی لە نێو بازار و شوێنە گشتیەکان بووەتە کێشە و بربەست لە بەردەم مامەلەی ڕۆژانەی هاوڵاتیان و کاتێک کە دەیانەوێت پێداویستیەکانی خۆیان بکڕن ئەگەر دۆلاری سپیان پێبێت کێشە و گرفتیان بۆ دروست دەبێت. سلااوان لێبێت ئەحمەد هەرکیم لە بازاری ئالوگۆڕی دراوم لە شاری هەولێر پێتان دەڵێم ئەو کێشە و گرفتەی کە ئێستا دروست بووە لەسەر دۆلاری شین و دۆلاری سپی چییە؟ ئەگەر بچیتە ڕێستۆرانتێک یاخود بانزیخانەیەک بتەوێت بنزی بکەیت ئۆتۆمبیلەکەت خواردنێک بخۆیت ئەگەر لەم دۆلارە سپیات پێبێت ئەوە بە نرخێکی کەمتر لێت وەردەگیرێتن یاخۆت پێ دەڵێن ئەم جۆرە دۆلارە وەرناگرێت. ئەگەر بێت و ئەم دۆلارێشیانت پێبێت دۆلارە شینەکە هیچ کێشەیەکی نییە و بە نرخی فەرمی خۆی لێت وەردەگیرێت. اینجا بۆ ئەوەی بزانم هۆکاری دروستبوونی ئەم جیاوازێت چی ئەمڕۆ لە بازاری ئالوگۆڕی دراوم دەمەوێت لەگەڵ مامنازم قسە بکەم کە بەڕێزیان کاسبکارن لێرە سلااو لێبێ مامنازم ئەم کاتت باش. ئەو کاتت باشتر بە ڕێزی پێم بڵێ ئەمەیان هەردووکی 100 دۆلاریە بەڵێ هەردوو یەک بەهای هەیە و یەک بەهای هەیە ئەوە 100 دلار ئەمریکیە یەک بەهای هەیە ئەوە 600 دلارە ئەمریکیە و یەک بەهای هەیە ئەم جیاوازی چیە لە بازارەکان دروست بووە لە چێشتخانەکان دروست بووە لە بەنزیخانەکان دروست بووە ئەم دۆلارت پێبێ بە 135 لێت وەرەگیری بە 138 لێت وەرەگیری ئەوە بە 139 لێرە وەردەگرین ئەمەی باش ئەوەش بە 142 وەردەگرین 3000 دیناری فەرقا باش ڕێک من تقریبان 2 مانگ لەمە و بەرهاتم جیاوازی وەرگرتنیان ڕبعێک بوو 250 دینار بۆچی ئێستا نرخەکەی ئاوالێ هاتو هۆکارەکەم پێ بڵێ بە قورعان هۆکارەکەی یەکەم جار نەک ئێستاکە لە 2018 19 ئەو کێشەیە لە ئێران سەری هەردا لە ئێران سەری هەڵدا ئێران سەری هەردا لەبەرچێ نازانم عنی ئەو سپیە ئەو شینیان دەویست ئەوە تەبعەکەی کەونە ئەوە تەبعەکەی نوێیە هیچ کێشەشی نییە هەردوو کەر 100 دلارە ئەس دەکە ئێستا و 100 دلارە پارچە پارچەی بکەم لە ئەمریکا دەڕوا ئەوەش هەروەتە مامستا كيف السلام عليكم تندرسيت احوالك باشي سلامتي ان شاء الله داولی برندەکەم پێم وابی تازەش دەگەیە شوێن دەمەوێت لەسەر دۆلاری سپی و دۆلاری شین قسەم بۆ بکەی بزانم هۆکاری دروستبوونی ئەو جیاوازیەت چییە کە لە دۆلاری سپیدا دروست بووە لە بازار وەرناگیرێت یاخود کەمتر وەردەگریت ئەمە چ شتێک وای کردووە ئەمە بەم شێوەیە بێت بەخێر بێن بخۆی ئەوە دۆلاری سپی بەڕاستی لە ئێران سەری هەڵداوە ینی پێشان وەرەقەی سپی و زۆر بوو ینی هەموو دەوڵەتەکان ینی معاملەیان پێوە دەکرد بەڵام ئێستا کە وەرەقەی شین هاتتا ئاراوە وەرەقەی سپی ئەوان پێیان خۆشە ینی ئێستا هەتا 2007 وەرەقەی سپی هەیە ینی ئێستا بڵێن 23 سال 24 سال پێش ئێستایە ئەوە حەزە کە دەڵێ پێیان خۆشە بەڵام مادەم هەردووکی 100 دۆلاریە بوو ینی ئەو 100 دۆلاری هەر دەڕواتن دۆلاری نۆت ینی ساڵی نۆتش هەر دەڕواتن بەڵام کەمتر تۆزێک بەڵام ئەو سپیە بەو یەک دوو مانگەی ئێران هەمووی هیناوە هەمووی هینا نردووە شینەکەی برد بەڕاستی وەرەقەی یەکجار سپی لە جنوب و لە سلێمانی و لە هەموو شوێنێک ڕووی لە هەولێر دەکاتن ینی ئێرەش بازارەکە تێک دەچی بەڕاستی خەڵکە تووشی زەرمەند زۆر دەبی ئێمەش وەکو دۆک و سلێمانی کردمانە 170 داوامان لە بازەکان و هێزی ناوخۆ کردووە ینی بۆ ئەوی لە بازەکان لێ نەگەڕن چیت کە وەرەقەی سپی داخلی هەرێمی کوردستان بیتن داخلی هەولێر بیتن چ لە سلێمانی بیت لە مووسڵ بیت لە بەغدابی لە هەر شوێنێکی بیتن وەرەقەی زۆر یەکجار زۆر 50 وەرقەوە حدانێ کابرا 50 وەرقە پێ بەڵام ئەگە کابرێت 20 دەفتەر 30 دەفتەر 50 دەفتەری پێ بوو بەڕاستی ئەوش بۆ توجارەتە وەک باسم کرد بینەرانی پایتەخت ئەچمە لای کاغازی کە ئەویش ئەنجومەنی بازاری ئالوگۆڕی دراوە لە شاری هەولێر زانیاری زۆری لەلایە دەمێ ئەو پرس و بابەتەشی لەگەڵ شەنوکە بکەم بزانم هۆکاری ئەوە چییە کەوا دۆلار بەم شێوەیە دۆلاری سپی کەمتر وەردەگیرێت
کاک غازی سڵاو دەبێ ئەو کاتە باش خۆش بخێری عافیەتشت بی پێم بڵێ بابەتی دۆلاری سپی کەمتر وەرگرتنی دۆلاری سپی هۆکارەکەی چییە بۆچی ئەم جیاوازیە دروست بووە دۆلار سپی هیچ مشکلەی نییە برێم لە بە دەرەوە چەندی وەردەگیری بەس ئەمە ئێستا بە یەک سعر وەرەگرین بەس دەمەڵام لە دەفتەرەشی ئێستا کابرا بێت دەفتەرێکی ڕۆی لەم بکڕی 32 وەرەقەی سپی لێ وەرەگرین بە پەنجاییەوە 68 وەرەقە شین وەرەگرین هانەوە نۆرمال لە بازار ڕێمە هەموو مەکتەبەکان ئەو ها وەرەگرین و هاش دەفرۆشین ستات و دەفتەرێک دۆلاری بفرۆشی 32 سپی لێ وەرەگرین 68ش شین دۆلاری 50 موالیت هەشتاوەشتەکان ڕان ڕسمەنگسکەی قەدیم ئەمە بە 7 ناکەمتر وەری دەگرین چکە لە دەرەوە هیچ مشکلەی نییە دۆلار سوتابی دڕابی بەس لە عێراقەوە ئێستا لە بەغدا و فلیمە یەکەم جار دروست بوو ئەویش هەمووی ئێران دەست تێدایە چکە لەوە یەکەم جار ئێران ئەو پارە سپێی ئاوشتە ناو عێراق ئێستاش ئیشی ویە چکە لەبەرەوە شین نەبی وەرناگری ئەوەش هەر مشراکی لەک لەو دنیا ڕوودەدا دەستی ئێرانی تێدایە شتەکە لە دەروی هەرێمە شتەڕوویدا ئێمە کە چەند مانگە لەمە پێش بیستمان لە ئێران لە تورکیا لە ئێمارات لە سعودیا دۆلاری سپی وەرنەدەژیرا هێواش شتەکە هاتە ناو عێراقەوە لە عێراق یەکەم جار لە بەغدا دەستی پێ کرد بڵێن دوای بەغدا سلێمانی دەستی پێ کرد بەنسبەت هەولێر کە شوێنی بڵێن ئالگۆر دراوی خۆمان لە شارەکەی خۆمان لە هەموو شارەکان زیاتر تەعاملی بە دۆلاری سپی کرد هەتاکو هەفتەیە لەمە پێش سیرمان کرد لە هەموو شارەکانی عێراق و لە دەرەوەی عێراق ئەو دۆلارە سپیە ڕۆکاتە هەولێرەوە هەولێر وەکو ئەنجومەنی دۆلار فرۆشان و تەبێت ئەو دۆلار فرۆشان کۆبوونەوەش ناخۆیانگەر هەستان عینی وەکو شارەکانی دیگە عێراق کردیان لە 130 بە 170 من وەک پێتم وت هەولێر لە هەموو جێ باشترە بەوە شتە ئێستاش لەگەرا بێت زیاتر لە دەر هەولێر شتانەکرا ئەو شتە زیاتر ئەگەڕێتەوە بۆ بانقە هەلەکان دەبێت حکومەتی ناوەندی بانقی ناوەندی عێراقی زەق لە بانقە هەلەکانی خۆی بکات کەم جار لە بەغدا ئەندە هێواش بۆ شارەکانی دیکە زەقت کا کتاب بنێرە زەقت کا بڵێ ئێمە ئەو دۆلار لە بانقی مرکزی بە یەک نرخە هەر بە 132 دەبێت ئیلا حکومەتی ناوەندی زەقت لە بانقی ئەهلەکان بکات ئێستا کەش لێرەش لە باخەکان ئەوەی وەرناگرن ئەوە شۆکارە بانک وەری ناگری باق وەری ناگری ئەو سپێ وەردەگری ئەو عفوەن ئەو شینە وەردەگری ئەو سپێ وەرناگری ئەو سپیا هەر دەفتەرێک 300 دلاری 220 دلار 215 دلاری فەرقە یەک دەفتەر یعنی 300,000 دیناری فەرقە باشە کەواتە پێت وایە حەلی ئەو مشکلەی چییە کو ئەو بابەتە یەکلا دەبتەوە حەڵ دەبی مادەم هەردووچی یەک ئەوە بەهایەوە تازە ئێستاکە حەل نابی ئێستاکە بەرەبەرە دەبی ئەوە سعب بتەوە باقەکان بستەوە ئەمریکای ئەوە بێتە دەری وەچی ساری 96 لە 96 ئەوە دەرهاتیە پێش 96 چاپەکی تر هەبوو چاپەکە جۆرج واشنتۆن بوو ئەو سەرکە وێنە زەلامە و جۆرج واشنتۆن بوو ئەو بەرەبەرە سعب بۆ لە باخەکانی ئەمریکای ئەوە هاتە جێی ئێستاکەش دەبی ئەوە بەرەبەرە سعب بتەوە لە باخەکان ئەوە بێتە جێ کێشەتان هاتووتە بەردەم لێرە خەڵک هاتە بێت بیگۆڕێتەوە هەموو ڕۆژە کێشەمانەیە کابرا دێ دەرێ وەرەقەم دەوێت دەرێن وەرەقە بۆندەیە کە تێی دەرێن دەری کاکە ساف شینم دەوێت ئێمەش قانونیەکە لێرە هەفتا بە سیە دەرێ هەرە لە دەفتەرێک سی وەرەقە سپیە هەفتا وەرەقە شینە ئەگەرا من 10,000 دلار یەک دەفتەرم هەبیتن بە دۆلاری سپی 100 دلاری سپی بمەوێت بیکەمە دۆلاری شین چەندم زەرەر دەبێت لە 300,000 زەرەر 300,000 ئەو کەکە 39 نیوی دەکەم سپیەکە ئەوی دیش بە 42 نیویە بەڵام ئەگەر ئاینەوە چ پێم گوتی نزبەکەیەوە چ خۆلێکەوە دەبیتە نۆرمالەکە 131 نیوی دەکەم خێرە سەرچاوەکەم برا بخێرێ بینەرانی پایتەخت میدیا ئەمەی بینیتان و بوومان گواستنەوە لە نێو بازاری ئالوگۆڕی دراو لە شاری هەولێر پەیوەست بوو بە وەرگرتنی دۆلار مامەڵەکردنی دۆلاری سپی و شین لە بازارەکە چەند ڕۆژێکە بابەتی وەرگرتنی دۆلاری سپی بۆتە کێشە و گرفتێکی گەورە لە نێو بازار و مامەڵەی ڕۆژانەی هاوڵاتیە بەوەی کەوە هاوڵاتی دەچێت بنزین بکاتە ئۆتۆمبیلەکەی لە بنزینخانەکەی 100 دلاری سپی لێ وەرناگرن یاخود پێی دەڵێن بە 135,000 لێت وەرەگری کابرا تێناکە بنزینەکە تێناکە دەڵێ بە 135 نایگۆڕمەوە من 100 دلاری پێ 100 دلار هەر 100 دلارە شین بێ سپی بێ سۆر بێ و 100 دلار هەر 100 دلارە
ئیتر ئەمە بۆ دەکێشە و گرفتێکی زۆر وەکو بینیتان هۆکارەکەی ئەمە بکە ئەو کاسبکارانە لە نێو بازاڕی ئالوگۆڕی دراو باسییان لێوە کرد ئەوان نسبەیەکیان داناوە جۆرێک لە جۆرەکان هاوسەنگێشیان ڕاگرتووە بەوەی کەوا ئەگەر دەفتەرێک دۆلار $10,000 لێرە وەربگریت دیناری عراقی بینی بکەیتە دۆلار نسبەی 120 بە 180 یاخود 130 بە 170 بەم شێوەیە هاوسەنجێک ڕادەگیرێت ئەمەش دەگەڕێتەوە بۆەوەی کەوا لە بانکەکان لە شوێنە گشتیەکان داوا دەکەن کە دۆلاریشی بێت یاخود بەسەریان دەدەستە پێندرێت یعنی ئیزبار دەکرێن بەوەی کەوا ئەو شتەی کە پێیان دەفرۆشین لە بەرامبەردا پارەی دۆلاری شینیان دەوێتن دۆلاری سپیان ناوێت ئیتر نازانم پێویستە ئێمە ڕووی داواکاری خەڵکەکە بە شێوەیەکی گشتی لە شێ بکەین چۆن چۆنی ئەمە چارەسەر دەکرێت پێویستە لایەنی پەیوەندیدارەکان لە بانکی ناوەندی عێراق وەڵامی ئەم پرسیارە بدرێتەوە و ئەو کەسانەی کەوا بڕێکی زۆری دۆلاری سپیان هەیە دەبێت چی بکەن دووچاری زەرێکی زۆر دەبن لەم حالەتەدا ئەم بابەتە پێویستی بە چارەسەرێکی بنەڕەتی هەیە.